ئەگە خاتونێکی بە ئەلان فکر لەوە دەکێ بیر لەوە دەکێەوە کە بۆچی خێزانەکەم پیاوەکەم وەکو جاران نەماوە وەکو ئەڤڵەکانی پەیوەندیکەمان قسەکانی خۆش نییە کاتم بۆ تەرخان ناکە سرنجێکی زیاترم ناداتە سەری و بە جۆرێک هەست دەکەی کە دەڵێ بۆی جوان نەماوم بۆی خۆشەویست نەماوم بە دڵت شکاوە و ئەگە ئاغایەکی کە بینێکە خانمەکەت زۆر بۆڵەت لەسەر دەکا کە تۆ وەکو ساڵان نەماوی گەرم نەماوی و هەست بەوە دەکەم کە خۆشت نارم بە لەسەر و بابەتە کێشتان بۆ ساز بۆ ئەو ڤیدیۆە سەیرکەن بێگومان جوابی خۆتان بەردەگرن. چیمەنی پەریزەنم دەروونناس بە نووسەر لە خزمەت و داهام کە خاڵهایە کە هەست بەوەی دەکەم کە دەتوانێت بە نوعێک فێرکارێکتان فێرکە وەکو فێڵێک و فێرکە کە بتوان خۆشتر ژیان بکەن و پێ بڵم. دەروونناسم بە بێگومان مرۆڤەکان دێنەکەنم بەر یارمەتی زیندگیم لێ وەردەگرن کێشەکانیان باز دەکەن گرفتەکانیان باز دەکەن و لەم نی دەروونناسیان دەوێت کە منۆ گرفتانیان بۆ چارەسەرکەم وەلی بە بڕواینگۆ ئایا ئەمە گردەمان هەوێ شتێکی چارەسەرکەین بەر لەوەی کە دەست پێ بکەین و شتی چارەسەرکەین دەبێت چە بکەین. ئەمە هەمیشە ئەگەر دەمانهێم یەک دانە گرفت یەک دانە مشکل چارەسەرکەین دەبێت بیکۆڵینەوە بزانین ڕیشەی سازبوونی و گرفتە چێ تا ماداوێک ئەمە نەتوانین ڕیشەی و گرفتە پەیدا بکەین کە بزانین بۆچی ئەو شتە ئاوای لێ هاتۆ بێگومان چارەسەرکردنێکیش نابێت. لێرە وەک دەروونناسێک زۆر کات خاتونەکان دێن بە دڵی شکاو بە چاوی پڕ لە ئاو ناڕەحەتن سکاڵا دەکەنە سەر ئاغاکەیان پیاوەکەیان کە بۆچی خانم پەریزەن بۆ پیاوەکان وان بۆ ئەڤڵەکانی زۆر گەرم و گوڕن زۆر زمانیان خۆشە زۆر زمانیان نەرمە زۆرت کات بۆ دادەنێن زۆرت سرنج دەدەنە سەری وەری بۆ ئەلانەکانێت دوایی کە بەدەستیان هێنای دوایێک کە دڵتدا ئەو پیاوە سار دەبێتەوە ئەو پیاوە هیچ عاتفێک و محبەتێکی لەلایەنی نابینم بە لەو بەریوە پیاوەکان دێنەکەنم وەک دەروونناسێک و پرسیارم لێ دەکەن خام پەریزەن ئەمن هەست بەوەی ناکەم کە کەمم داناوە خاتونەکەم خۆش دەوێ خۆشەویستەکەم خۆش دەوێت کاتی بۆ دادەنێم قسەی خۆشیشی بۆ دەکەم بەڵام ئەو خێزانەی من هەر دەبڵێنێ هەر هەست بەوە دەکا کە من کەمی بۆ دادنم هەست بەوە دەکا کە من ئەو شتێککە ئەو پێی خۆشە ئەنجامی نادەم دەبێت چ بکەم. بۆیە پێم خۆش بە ڤیدیۆی دەوبارەیدا زەبط بکەم چونکە زۆر کەس ئەو مشکلەی کە هەیە بە زۆر پەیوەندیکان بەداخەوە دوای ماوەیەک تووشی ئەو گرفتە دەبن و خۆشەوەیە هەرژە دەبڵێنێ کە پیاوەکەم کەم بۆ دادنێ پیاوە بەجێوەی کە مەسەلەن بزانێ داستانچێ و چونکە خۆشی پێ تاوان بارنێ هەر بۆی تۆزیح دەدا هەر ئیتفاقەن زۆر زاریش لێ ناڕەحەت دەبێ و هەتا لێ دەتۆرێ. بێنین بڕێک بچینە سەر کۆنتترلی بکۆڵینەوە بکەینە سەر مێژووی پەیوەندیکە ئەسان چۆن دەستی پێکردو. لە توولی زەمانهادا پیاو دەیزانێ کە وەک کاتێکە خانمێکی بەدڵە لی نزیک دەبێتەوە و تەواوی بە کوردی کونی خۆمان حەول دەدا کە فریویدا زمانی خۆشە قسەی چەورە قەولهایەکی خۆشی پێدەدا چ شتێک کە دڵخوازی بێ ئەنجامی دەدا هەر کارێک کە هەست بەوەی بکە کە دڵی ژنەی نەرم دەکا دەیکا و بە قەولی کوتنی هەرچی هونەرە دەخۆیدا شک دەبینێ لەسەر کەشفێکی دادنێ و تەقدیمی خانمەکەی دەکە. خۆ بێگومان خانمەکەش ئەگەر ئەو هەستانە وەرگێ و کەیفی پێ بکە قبولی دەکا و پەیوەندی دەست پێ دەکا. خۆپ پەیوەندی کە دەستی پێکرد و ڕۆشتە پێشێ چ ئیتفاقێک چ کاروساتێک دێتە پێشێکە ئەو مشکلە دێتە گۆڕێ بەڵە ئاغاکە بێلەخەرا کاتەکەی کە داناوە ئامانجەکەی پێیگەیشتۆ ئەلانەکانەوە دە پەیوەندیکەدایە و هەست بەوە ناکاکەیدی ئەمن دەبێ وەک ئەڤڵی ڕابیتەکە کاتدا بنێم هەست بەوە ناکاکە خۆب ئەلان کە پەیوەندیکە تازە بەدەست هاتۆ ئەو مقدار لە خۆماندووکردنەوەی من خۆبیدی لازم نییە وەما حەندە نێو پەیوەندیکەداین وەژان دەبینە سەرە ئەگەر بێ ئینسافی ژنەکەین خراپیش فکر ناکەنەوە بلەخەران گۆ فکرکەن قوتابێکن کە سبەینە ئازمونێکتان هەیە ئەو شو هەتا بەیانە نانون سبەینە ئازمونەکەتان دیت بە قبول بوون ئازمونەکەتان داوە قبول بوون ئایا دیسانەکانە سپێش شەوەکەشەر نانونەوە سپێش شەوەکەشەر نانونەوە بێگومان کاتێکمە بە ئامانجەکانمان دەگەین ئەو شتێکە پێما خۆش بۆ بەدەستمان هێناوە ئیدی لەو حەجمە لە خۆ هیلاکردن و خۆماندووکردنەوەکە کەم دەکەینەوە بوو سەبارەت بەوەی کە خۆب ئەمە مرۆڤێکین دەبێت کاتدانین بۆ ئیشەکەمان سەرقاڵین مێشک
مێشکمان زۆر شتی دیکەی هەیە کە بیری لێ بکاتەوە دەرگیری بێ و ئەمە ئەو پەیوەندیە دادەنین کە بەشێک لە ژیانمانە و بە ئەندازە هەرو بە شەش کاتی بۆ دابنین. شاید خاتونەکانەلان ناڕەحەتیش بن بڵە نا بۆچی دەبێ وا بێ واقعیەتی ژیان ئەوەیە. ئەمن بە عمانی دەرووناسێک گرفتێک کە دا ژیان ئینسانەکاندا دیتومە وەجالبەوەیە با ئێرەش ئەو نوکتەی ئیشارە پێ بکەم. یعنی ئەنگۆ فکرکەن کە گەورەترین پادشاکانیش ئەو ئیمکاناتی کالعانەکانی ئەمە هەمانە ئەو کاروباری کالعان ئەمە هەمانە نەیان بۆ بێنە گەورەترین دانیشمەندیش گەورەترین پادشاهیش گەورەترین دەوڵەمەندیش دە زمانی قەدیمدانی توانیوە دیوانێک ئاوی فێنک کالعانمە لێ تەهیەی دەکەین و دەتوانین بیخۆینیان نەبوو یا کولێرێک کەمە فێنک دەکاتەوە یا کوورێک کەمە گەرم دەکاتەوە یا ئەو ئینتەرنێتی کەمە لە دەستماندا یا ئەو تەلەفۆنێک کەمە دەتوانین ڕاحەت لەو سەرسری دنیا پەیوەندی وەرگرین بەشەر باوەی کە لە خۆشترین کاتی دنیادا ژیان دەکا بەڵام ناڕازیە بەڵام ناڕەحەتە بەڵام دڵی گیراوە بەڵام ئەفسۆردەیە. بابەتەکەی چێ؟ بابەتەکەی ئەوەیە کە تەوەقعی ما بێحەد گەورە بۆتەوە قەناعەتی مە زۆر کەم بۆتەوە و خاتوونەکانیش ئەلانەکانەیە کاتێک کەوتیان لێ پرسین شاید بێگومان بڵند دەی خام پەریزان چ شکالێکی هەیە با ئاغاکان وەکو ئەڤڵی ڕابیتا کاتدانێ و وەقتدانێ و سرنجم بداتێ و قسەی خۆش و نەرمم بۆ بکە بێگومان ئاغاکە ئەوە نیە ئەگەر خانمەکەی بەدەستێنایدی هەموو شتێک قەتەکە فقط کەمی دەکاتەوە خلاصی ناکە کەمی دەکاتەوە وەلی خێزانەکەی چونکە بەهۆی بێ کەوشەی لە ئەڤڵەکانی توێتی دڵی خۆش کردو کە هەر ڕۆژ بە ڕۆژ دەبێ ئەوەش زیاتر بێ و کاتەکە زیاتر بێ و قسەکان خۆشتر بن و قەول و قەرارەکان گەورەتر بنەوە بۆ فکرەوە دەڕابیتەکەدا دەمێنێ و پیاوەکەش بە خیاڵ و بە گومانی خۆی بەڵە من خێزانم بەدەستێناوە پەیوەندی کە ساز بۆ و ئەمن دەتوانم لە بینی ئەوەی کە ئیشە دەکەم کارە دەکەم سەرقاڵم عەزێت دەبم لە دەرێ پەیوەندی کەشم ڕاگرم. ئەو دوو شتێکتری ناگرێتەوە دێرەدا دەبێ خاتوونەکە شتێک باوەڕ بکە کە ژیانی واقعی ژیانی ڕاستەقینە شتێک نەکەمە بیهێنین وەکو خیاڵاتێک وەکو خەونێکی چاو لێ بکەین. بێگومان پیاوێک ئەگەر بێنێ وەکو ئەڤڵی ڕابیتا 24 ساعاتی کاتی خۆی لەسەر خێزانەکەی دانێ 24 ساعتی کاتی خۆی لەسەر بەیدانێ کەوشتە بەدەست بێنێ بێگومان ناتوانێت ژیانێ بکە. یەکدانە دوکتوری دەنەزەر بگرین بەرەوەی کە بێتە دوکتورێک دەبێت دەرسێکی زۆر بخێنێ شەوانی شەو نەنوە حەولێ بدا لە زۆر خۆشیەکانی خۆی دەست هەڵگرێ لە ئیش و کاری خۆی دەست هەڵگرێ خۆی بۆ ئازموونی دوکتوری ئامادە بکە و فکرکەن هەرو دوکتورە ئەگەر دوای بیکە بوو بە دوکتور هەر ئەو مۆدێلە زندگی بکە ئایا دەتوانێت ئیش و کار بکە ئایا دەتوان تەبابەت بکە فقط کات و وەقتەکەی فقط سەرفی چ دەبێ سەرفی ئەوە دەبێت کە دەرسێ بخێنێ. پس خاتونی خۆشەویست ئەگەر دەت هەبێ واقعا ڕابیتەکەت خۆش بێ ئەو شتا ئەو حقیقەتە ئەو ڕاستەقینەیە قبولکەکە ناکرێ هەرو جوورێکە ئەڤڵی ڕابیتەکە بیستویەتی دڵت بەدەست بێنێ بۆ ئەندازەیە بۆ شیدەتە بۆ قودرەتە وەقتت بۆدانێ و لەو بەریشەوە بە قسەکیش بۆ بە قەولی کوردی خۆمان بۆ دزی بکەین. ئاغاکانیش واقعا وەختێکە ڤەڵەکەی ئاوا بە گەرمگوڕی دێنە پێشێ ئاوا بە زمان چەوری بە زمان خۆشی دێنە پێشێ ئەوەن دەکات و دەرفەتە دادەنێن لە پڕە براکێ من خۆتە ناتوانانی بێوە سەر سیفەر دەبێ ئەو شتە ئەگە کەمیش دەکرێتەوە مێرولەوار کەم بێتەوە نیسکە نیسکە کەم بێتەوە نەگە تۆ لە پڕا کات و زمانێکی زۆری بۆ دانەی دوای لە پڕا لە خاتونی قەتەکەی ئەخە ئەویش تووشی ئەو هەستە دەبێت کە خۆشی ناوێم شادیدی پی جوان نەماوم شاید ئیدی و زار دڵی خۆش ناکەم دڵی گەرم ناکەم. یەکشیش دەنەزەر بگران خایشان دنیای ژن و پیاد و جیهانی کە جیاوازی هەیە پێکەوە پیاو زیاتر مەغزی مۆدلێک کارە دەکا کە کاتێک کە لەسەر ئەو ئیشێ فەقەت لەسەر ئەو ئیشەیە ئیدی مەغزی قەتع بووە وەلی ژن نا ژن دەتوانێت چەند ئیشان پێکەوە بکە و لە تەواوی ئەو کاتانێک کە ئیشێ دەکا هۆشی لەسەرەوە بێکە ئەوڕۆ پیاوەکەم زەنگی بۆ لێدام ئەوڕۆ قسێکی کردکە دڵم خۆش بێ ئەوڕۆوە بیری هێنامەوە کە هەر بۆی جوانم و هەر بۆی خانم و هەر بۆی خۆشەویستم. ئەمە کاتێک دەتوانین پەیوەندێکی خۆشمان هەبێ کە ژن و پیاو هەردوو لا بزانێت
هەردووکیان بزانن چیان لەکتری دەوێ. ئەگەر ئەمە ئاوا بیر نەکەینەوە ئافگر نەکەینەوە و فقط یەکتەرەفا لەلایەنی خۆمانەوە قسام بکەین لەلایەنی خۆمانەوە بیر و باوەڕکانمان هەبێ ئەو کێشەیە ساز دەبێ. بۆیە ئەمە هەمانە ژن و مێرتایەکە زۆر بە دڵخوازیوە بە داخواستەوە پێکەوە زواجیان کردو ئیزدواجیان کردو، بەڵام دوای ماوەیەک لە ژیانیاندا هەست بە ساردی هەست بە ناخۆشی دەکەن. بێکشتو لە بیر بێ زۆر زار قەزای دیزە لە گۆزە دەردەکرێ. مەسەڵەن خاتوونەکەتان کە هەست بەوە دەکا کەیدی وەکو ئەڤڵەکانی بنگۆ خۆشەویست نەماوە جوان نەماوە دێنەیە هێندەشی کتۆکە بۆ تەوەجوم پێ ناکەی بۆ سرنجر لەسەر من نییە بۆ وەکو جاران نەماوی ئەگەر ماندوو دەبێت لەوەی کە هەر ئەو شتە بڵێتەوە ئەو جارەکانێ دێنێ بەهانەگیری دەکا ئەو جار بۆڵە دەکا ئەو جار گیر بە شتەهایەک دەدا کە پیا سەری سوڕ دەمێنێکە ئەو ژنێ من وا دەکا. لەو بەریوە پیاوەکان تمشا دەکەن کە ژیانی ڕابیتەکان ناخۆش بۆ خاتونێک کە ئەڤڵەکانی فقط قسەی خۆشی دەکرد فقط محیبەتی دەکرد ئەلئان بۆتە یەک دانا مرۆڤێکە لە ژوورەدا فقط دەبۆڵێنێ فقط گیر دەدا فقط ناڕازیە فقط سەرکۆنەی دەکا فقط سکاڵای لەسەری دەکا فقط ئەو هەستە ناخۆشی دەداتێکە ئەتۆ وەک پیاوێک نەتوانێ من خۆشحاڵ و خۆشبەختکەی. زۆر جار گیری ئەو شتانە زۆر چکۆلن و من زۆر کات بە ژن و مێردەکان دەڵم کە جۆب دەنێ یەکتری جۆب دەنە قسەکان یەکتری ئیس هەرچەند بێگومان ئەمە هەمانە هێندێک لە ژن و مێردەکان بەداخەوە دە قسەکانیشیاندا زیاتر تەشەر پێکدا دەدەن زیاتر سکاڵا دەکەنە سەریەک ئەو قسەی دڵیان واقعان ناکەن. ئەوتان لە بیر بێ ئەگەر دەتانێت پەیوەندێکی خۆشتان هەبێ هەر ئەو جۆرەی کە پیا و دەزانێ ئەوەڵی پەیوەندیکە ژن بە قسەی خۆش فریو دەخوا ژن بە کاتدان فریو دەخوا ژن ئەگەر قسەی نەرم و نیانی بۆ دەکەی ئەگەر پێی هەڵدەڵێ بەوانە فریو دەخوا و براکەی من ئەو فێڵە هەر ڕاگرا تا ئاخری عمرت بۆی کە هەر ئەو شتە خۆشە هەر بمێنێ هەر ئەو ژنە باشە بە پێکەنینێک لەسەر لێەوە دەگەڵت ژیان بکە خۆ بەرەو فێڵە ئیدامە بدا. یعنی پیاوێکە ئەگەر دەی هەوێ بەردەوام خاتونێکی دەماڵەدا هەبێ کە محیبەتی پێدەکا تەوەجوی پێنیشان دەدا دەگەڵی خۆشە خۆب دەبێ ئەو فێڵێک ئەڤڵی ڕابیتەکە دەیزین دەبیکاتێ بەردەوام تا مردن ئیدامەی بدا. ئەمە ناڵێن بۆ تونند و تیژی ئەڤڵێ ئەمە ناڵێن بۆ زۆری ئەڤڵێ ئەمە ناڵێن کولەن ئیش و کارە تەرخام کە فقط بێنە لە بندڵی ژنەکە دانیشە و پێی هەڵبڵا وەلی ئەوەش دەنەزەر بکرا خۆپی لەخەرە ئەو ژنا نیازی بە تەوەجوها ژن زاتەن وایە پێی خۆشە پێی هەڵبکوترێ پێی خۆشە سرنجی بدرێتێ پێی خۆشە تعریف بکردرێت پێی خۆشە کاتی بۆ داندرێ بە لەو بەرەوە خانمەکان ئەنگۆش ئەو هەستتان نەبێ کە لە ژیانی واقعیدا پیاوە فقط دەبێ دانیشێ مەدح و سەنای مەبکە وەک گۆرانی وێژێک فقط بەمە هەڵبڵا. ئەوەتان لەبیر بێ کە پیاوێکیش کاتێکە لە دەرەیە کاسبی دەکا زۆر زار لەگەڵ ئینسانهای خراپ دەکەوێت زۆر زار بۆ پارەک پەیداکردنێک تووشی مشکل دەبێ زۆر زار دە بازاردا مێشکی خرا دەبێ و هەمیشە لەسەر حاڵەتێک نییە و هەمیشە ئەوەنێ کە بتوانێ ئەو نوکتەی ڕعایەت بکە کە سرنج بەنگۆ بدا پێتان هەڵبڵێ و ئەمە وەکو یەک دانە ئەندامێکە بووینەتە بنەماڵەی ئەو کابرایە هەتا زیاتری دەرەکەین هەتا زیاتری دڵبەدڵی بدەین هەتا زیاتر ئەو هەستەی بدەین کە ئەمە دەخۆشی ناخۆشی دەگەڵتین پیاوەش ئەو کاتێکە دڵی خۆش بێ سەری سوکتر بێ دەرفەتی هەبێ کات و وەخت بۆ مەدادەنێ. لەبیرتان بێ ژن و مردایەتی قمارێکە کە سەرێک بردنەوە و سەرێک دۆڕاندن نییە یا هەردوو لادەی بنەوە یا هەردوو لادەی دۆڕێنن پاسە هەرچی شتی بۆ فێربن فێڵەکانی بۆ فێربن و زیاتر دوو جنسی مخالیفی یەکتر بناسن کەمە. ئیشەڵا دیسان دەبابەت ڕەوابەتی ژن و پیادا قسان دەکەین لە ڤیدۆکانی دیکە ئیشەڵا دێرەدا چی دیکە زۆری ناکەم سەر و نایشێنم تا ڤیدۆیەکی دیکە خوداتان دەگەڵ بێ دەگەڵمان بن حتمما پەیجەکەیمە دنبال بکەن بە دووکەون بێگوماشتی باشی لە فێر دەبن تا ڕۆژێکی دیکە بەرنامەیەکی دیکە خوداحافیز.